بابەتێکی خستە ڕوو ئێمە پێمان خۆش بمڕۆ لە خزمەتەوەی بەڕێز و لە خزمەت خەڵکی کوردستان چەند ڕووکردنەوەیەک پێشکەش بکەین. سەبارەت بە ئەو لێدوانانەی کە بەڕێز لەتیف شێخ عومەر و تەبێژی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشکەشی کردبوو دەربارەی ئەو تێبینیانەی کە لە ڕاگەیاندنەکان کە خستوێتی ڕوو بە پێشمان زانی لەسەر ئەو خاڵانەی کە باسییان کردوون ئێمە چەند ڕووکردنەوەیەک پێشکەش بکەین. پێش هەموو شتێک یەکێتی نیشتیمانی کوردستان وەک لایەنێکی سەرەکی هاوبەش لە حکوومەت دەتوانێت سرنج و تێبینیەکانی خۆی کە تایبەتن بە لایەنە سیاسیەکان پێشکەش بە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بکەوە لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان تاوتوێ بکات. بەڵام ئەو تێبینیانەی یان ئەو لێدوانانەی کە پەیوەستن و پەیوەندیدارن بە بابەتی حکوومەتەوە ئێمە پێمان خۆش بوو ئیمڕۆ چەند ڕوونکردنەوەیکی پێویست لەو بارەیەوە پێشکەش بکەین. پێش هەموو شتێک پێم خۆشە باسی بەرنامە و ئەجندەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەو بەرنامە و ئەجندەیە کە پێشکەشی پەرلەمان و خەڵکی کوردستانی کردووە و ئەو بەرنامە و ئەجندەیە خۆی لە خۆیدا بەرنامەیەک و ئەجندەیەکی هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکانی ناو حکوومەتە یان بەشدار بوو لە حکوومەتە. بۆیە چاومان لەوەیە و داوای ئەوە دەکەین لە هەموو حزبەکان و لە خەڵکی کوردستان پاڵپشتی حکوومەت بن بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامە و ئەجندەیە کە ڕامانگەیاندووە و بۆی بتوانین چاکسازیەک ئەنجام بدەین بۆی بتوانین خزمەتی هەموو خەڵکی کوردستان بکەین. بەڵام بەداخەوە مەکتەبی سیاسی هەندێک لەلایەنەکان بە پێچانەوەی دروشمەکانی خۆیان لە کاتێک داوا دەکەن کە حزب تەدەخل لە ئیشی حکوومەت نەکات، بەڵام کاتێک بەرژەوەندەکانی خۆیان دێتە بەرباس فشار لەسەر حکوومەت دروست دەکەن، دەستێوەردان لە ئیشوکارەکانی حکوومەت دەکەن، بەڵکو بگرە مەرج بۆ چۆنێتی ئیشوکاری حکوومەت داتەنێ. ئەمە بابەتێکە کە پەیوەندی بە بەرنامە و ئەجندەی حکوومەتی هەرێمە. بابەتی دووەم کە قسەی لەسەر کرا بابەتی پۆستەکانە. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستا کاندیدەکانی خۆی بۆ ئەو پۆستانەی کە ماون دیاری نەکردووە لەبەر هەر هۆکارێک بێت تاکو حکوومەت بۆیان دابمەزرێنێت بە پێی ڕێکەوتنامانەی کە کراوە. هیواداری یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت کاندیدەکانی خۆی یەکلایی بکاتەوە بۆ پۆستانەی کە بەریان کەوتووە. ئەمە بابەتی دووەم. بابەتی سێیەم کە باس کرا بابەتی یاریدەدەرەکانە، یاریدەدەری سەرۆکوەزیران. پێش هەموو شتێک دانانی یاریدەدەر لە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. هیچ دەقێکی یاسایی لە یاسای ئەنجومەنی وەزیران و لە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی وەزیران نییە ڕێگر بێت لەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاریدەدەری هەبێ. هەروەها یاریدەدەرەکان نەبوونەتە بەدیلی وەزیرەکان و ناشبنە بەدیلی وەزیرەکان و بەدیلی وەزیرەکانیش نین، بەڵکو یارمەتیدەر و ئاسانکاری بوونە بۆ بەڕێوەچوونی کارەکانیش. ئەمەش بە پێچەوانەی یاسان نییە، بەڵکو بگرە بە پێچەوانەی ئەو پروپاگاندەیە کە دەڵێن بوونی یاریدەدەر بۆتە هۆکاری ئەوەی کە حکوومەتێکی بچووکراوە لەناو حکوومەت دروست بکرێت. ئەمە بابەتی سێیەمە. بابەتی چوارەم کە قسەی لەسەر کرا بابەتی ئەنجومەنی نەوت و غازە. بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری دارایی، وەزیری پلاندانان کە ئەندامی ئەنجومەنەکەن ئاگاداری سەرجەم وردەکاریەکانی پرۆسەی نەوت و غازن لە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا لە کاتی دانوستاندنەکان بۆ پێکهێنانی حکوومەت لە کاتی دانوستاندنەکان بە تایبەتی لە نێوان پارتی و یەکێتی گفتوگۆ و ئیتیفاق لەسەر ئەوە کرابوو کە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ببێت بە ئەندامی ئەنجومەنی نەوت و غاز، بەڵام بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەیان پاشکەس بۆتەوە. ئەمە بابەتی چوارەمە کە قسەی لەسەر کرا. بابەتی پێنجەم ئەوەی کە باسییان لی کرد سەبارەت بە گرتنی هاوڵاتیان لەسەر بیرروڕای سیاسی. پێم خۆشە بە هەموو لایەکی ڕابگەێنم بە خەڵکی کوردستانی ڕابگەێنم کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دژی گرتنی هاوڵاتیانی لەسەر بیرروڕای سیاسی و پێویستە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کەس لەسەر بیرروڕای سیاسی نەگرترێ و ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی ئەوەین کە نەیەڵین کەس لەسەر بیرروڕای سیاسی بگرترێ. بەڵام لە هەمان کاتدا ئەگەر کەسێک تۆمەتێک تاوانبار بێت سەرپێچیەک بکە، ئەو کەسە تاوانبارە یان ئەو کەسە سەرپێچیکارە بێگومان ڕاپێکی دادگا و ڕوبەڕووی یاسایی دەکرێتەوە. ئەندامبوونی ئەو تاوانبارە لە لایەنێکی سیاسی پارێزبەندی پێنابەخشێ، حەسانەی پێنابەخشێ بۆ ئەوەی ڕاپێکی دادگا و ڕوبەڕووی یاسایی نەبێتەوە.
ئەمە بابەتی پێنجەم بوو. بابەتی شەشەم کە قسەی لەسەرکرا بابەتی نوێنەرایەتی حکوومەتە لە بەغدا. لە قسەکان وابووە کە نوێنەرایەتی حکوومەت لە بەغدا تازە لەم کابینەیە دروستکراوە وەک ناوەندێک لە ئاستی وەزارەتێک. ئەم قسەیە وانە ڕاستێکی ئەوەیە کە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەم کابینەیە دروست نەکراوە. نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدا لە 2006ەوە دروست کراوە و لە 2006ەوە تاکو ئێستا سەرۆکەکەی بە پلەی وەزیر بووە. ئەوەی لەم کابینەیە کراوە تەنها پڕکردنەوەی ئەو پۆستە بووە، چونکە پێویست بۆ ئەو پۆستە پڕکرێتەوە و هەروە چالاکردنەوەی ئەو دەستگایە بووە و ڕێخستنەوەی ئەو دەستگایە بووە. بۆی ئەمە ڕاستێکەیەتی وە بابەتەکان بۆ ئێوەش شی بکەینەوە. قسەیەکی تر کرا لەسەر ئەوەی کە گوایە دەبوایە لە هەیکەلێتی حکوومەتی هەرێم وەزیرێک هەبێ بۆ کاروباری پەیوەندی، وەزیرێکی هەرێم هەبێ بۆ کاروباری پەیوەندی لەگەڵ بەغدایە. ئەمەشیان وانە، چونکە کە دەگەڕێینەوە سەر دەقی ئەو ڕێککەوتن نامانەی کە حکوومەتیان لەسەر ئەساس پێکێنراوە، بە تایبەتی ئەو ڕێککەوتن نامانەی کە لە نێوان پارتی و یەکێتی کراوە، هیچ دەقێکی تیان نییە بڵێت ئەبێ وەزیرێکی هەرێم هەبێ بۆ کاروباری پەیوەندی لەگەڵ بەغدایە. بەڵام لە هەمان کاتدا بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە سۆنگەی باوەڕبوونی بە تواناکانی برای بەڕێزم کە خالی شوانی، لە سۆنگەی باوەڕبوونی بە توانەکانی خۆی هەستا بە تەکلیفکردنی وەک وەزیری هەرێم بۆ سەرجەم کاروباری دانوستاندن لەگەڵ بەغدایە. ئەمە بابەتێکە. بابەتێکی تر باسی ئەگەر باس پشکی لایەنە سیاسیەکان بکەین لە ناو حکوومەت، سەرجەم داتاکان لەبەردەستن. ئەگەر سیر بکەین ڕێژەی هەندێک لایەنی سیاسی لە پۆستە کارگێڕەکان وەکو بریکار، وەکو ڕاوێژکار، وەکو بەڕێوەبەری گشتی لە ناو هەیکەلێتی حکوومەتی هەرێم ڕێژەیان زۆر زۆر زیاترە لە ئیستیحقاقی ئینتیخابی و لە ڕێژماری کورسیەکانی خۆیان. من لە کۆتایی پێم خۆشە ئەوە بڵێم ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی وەزیران بە ڕوحیەتێکی ئیجابیەوە، بە ڕوحیەتێکی بنیادنەری دەوڵەتمەداریەوە کار دەکەن و بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەیە تاکو ئێستا و ئینشاڵڵا بەردەوامش دەبین هەمویان بە کۆدەنگی دەرچوونە. بۆیە داوا لە سەرجەم لایەنە سیاسیەکان دەکەین هاندەر و پاڵپشتی ئەو کەشە ئیجابیە بن کە لە کابینەی نوێیەم لە ئارادایە و زۆر سوپاس.